خی بەخشندەی میهرەبان سڵاوی خی گەورەتان لێبێ هاوڕایانی خۆشەویستێکێک لەو پرۆژانین کە ماوەیە پێوە خەریک بوو گۆڕینی داتابەیسی وێبسایتێکی ڕۆمانی بوو بۆ شێوازی داتابەیسی سکریپتی وۆردپرێس. ئەمە لەوانەیە لاتان ڕوون نەبێ بەڵام لای ئەو کەسانەدا ڕوونە کە مەشغوڵ یان لێزانی دانانی ماڵپەڕۆ و ئەوانن ماڵپەڕەکان بە تایبەتی وۆردپرێس. ئەم ویبسایتە ڕۆمانییە ئەمە بوو کە پێک هاتووە لە نزیکەی 15,000 بابەت ئارتیکڵ و هەر بابەتێکیش لیستکراوە بۆ چەند کاتیگەریەک. ئەم کاتیگەریانیشە سۆرسی هەیە، هەموو بابەتێک سۆرسی خۆی هەیە بۆ ناگەرێکێک لاینەکان بکەین و ئەگەر ئەمە سۆرسەکەی لەگەڵ بێت ئەمە سۆرسەکەیەتی سۆرس ئیکۆنۆمیکە ویبسایتەکە. جام ویبسایتە 15,000 تقریبا 15,000 و شتێک بابەتی تایە. ئەم 15,000 هەر بابەتێک بە پلەگینی خۆی سۆرسەکەی بەدانراوە و کاتیگۆریان جیاوازە چونکە لیست کراوە جیاجێ کراوەتەوە بۆ تقریبا 8 لیستەوە بکەم. لەم لیستانیش کە ئەیگۆڕی بۆ وۆردپرێس وێبسایتی وۆردپرێس شێوازی خەزمکردنیان لە داتابەیسە زۆر جیاوازە. ئەگەر ئێستا من داتابەیسی هەردوو لاتان پیشاندەم، ئەمە لۆکاڵە سێرڤەرێکی لۆکاڵیە بۆی داتابەیسەکانی تیا خەزم کەم لەو کاتە گۆڕینەکە بە ئاسانی ڕوودا خێراترە. باش، ئەگەر داتابەیسی وێبسایتە ڕۆمانیەکەتان پیشاندەم، داتابەیسی وێبسایتە ڕۆمانیەکە ئەگەر بچین سەر بەشی پۆستەکان ئارتیکڵ بە زمانی خۆیان ئارتیکڵ. باش، ئەمە شێوازی خەزمکردنی ئەم داتابەیسی. دەیتەکەی وایە تقریبا دەیتەکەی بە 6 جۆر خەزمکراوە چونکە ئەم دەیتەی کە لێرە هەیە لەوێ بەنووسین داخل کراوە. کاتێک کە لێرە بابەتەکەیان داناوە بەنووسین ڕۆژمێرەکەیان داخل کردە بۆ لێرە بەشی کاتیگۆریە. ئەمیش بابەتەکانە بینن ئەگەر بچین تا ئەخیر 35,813 تقریبا خۆی ئەم 35,000 15,728 بابەت ئیتر تۆتاڵی لە لیشەڵی 15,729 بابەتە. ئەم 15,000 ئەگەر بەدەستی بیکەی کاتێکی زۆری پێچێ وە قورسە. ئەگەر دەبینین لێرە دەیتەکە جیاوازە، لێرەش دەیتەکە بە شێوەیەکی جیاوازە دانراوە. ئەمی سۆرسەکەیەتی سۆرسەکەیشی بە داتا داخل کراوە لێرە بەم شێوەیە و 4 ئەچێتەوە لەم بەشەیەکوانە لێرە سۆرسەکە ئەو 4 1040 ئەم ژمارەیە لە بەرامبەریە ناوەکە سۆرسەکەش داخل کراوە. وایەکێکی تریش لە شتەکان کاتیگۆریەکەیە. کاتیگۆریەکە کە لێوتمان ژمارە 4 بەدانراوە مەبەستی ئەمەیە ژمارە 4 دەبینن ژمارە 4 کۆوانی بەدانراوە. بۆ منە ژمارەیەک هۆسپیتاڵەتیە، دووەم ئینڤیستایە، تۆریزمە، ترانسپۆرتە، ئەو شتانە. بەرحاڵ ڕاستی ئەمە کاتێکی زۆری پێچێکە تۆ مانۆڵی یان بەدەستی خۆت هەموو جارێ بابەت تێدانیت و دروستیکەیت و بینویسیت و کاتیگۆری بەدانیت و دوایەوە فیوچەرت ئیمێژ و تۆپ ئیمێژی بەدانەی. بۆیە ئێمە ئەم پرۆسەمان بە جاڤا کرد، بە زمانی جاڤا. ئەبینێ سەر وێبسایتەکە سوپاس بۆخوا ئەمە دۆمینەکەیەتی ئەگەر ویستان بچنە سەری تاقیکەن و سایتەکە ئێستا ئامادەیە. ئێمە چونکە ئەمە لە ویبسایتە کۆنەکەەوە هاتوون بابەتانە هەمووی یەک فیوچەری ئیمێجمان بۆدانە. ئەمەش وێنەی ویبسایتە سکریپتە کۆنەکەیەتی. ئەم وێنەی ئەمە داواکاری خاوەنەکەی بوو ئاونەری ویبسایتەکە. بڵنوەیەکی لە بابەتەکان تاقیکەین و نوێیەکی 5/2020 بڵاو کراوەسۆ. لێرە ئەمە فیوچەرێت ئیمێجە، ئەمە تۆپ ئیمێجە، ئەمە according to categories یعنی بەپێی کاتیگۆریەکە گۆڕێ. بۆ یەک وایە وێنەیەکە دوو وێنەیەترە
تۆریزمی وێنەیەکە ترانسپۆرت پێ وێنەیەەکە وە فیوچەرجی ئیمێجوانی کاتیگۆری کۆنە ئەوانەی کە لە وێبسایتە کۆنەکەەوە هاتوون یەک فیوچەرجی ئیمێجیانەیە و لێرەش سۆرسەکە کە داخلمان کردە یعنی ئەم پرۆسە دوو یەژێک گەڕان بنەو داتەبەیسەکە بوونەوە ئەچێتە سەر بابەتەکە سۆرسەکەی ئەدۆزیتۆ لە سۆرسەکە بێ بچیتەوە بۆ سەر بەشی تیبڵی سۆرس لێویشەوە ناونیشان و لینکەکەی و ناوی وێبسایتەکەش بدۆزیتەوە بوونەوە سۆرسەکەی پرۆفیتە یۆڕالەکەیشی پرۆفیت.ڕۆیە ئەبین ئەمە بەرنامەکەیە تقریبا لە ماوەی 20 دقەدا وێبسایتەکە لە داتابەیسە کۆنەکەەوە کۆنڤێرتی کرا بۆ داتابەیسی وۆردپرێس ئەبین نەمە سکریپتەکانە بۆ سۆرس و وۆردپرێس و ئەمە یەکێک لە پێشەکان دەیتەکە بوو کە ئەو دەیتەی کە لە وۆردپرێس خەز نەکرێ پیاوازە لەم دەیتانە کێشەی دژەوە بوو کە دەیتی داتابەیسە کۆنەکە بەدەستی نووسراواتە خۆیان نووسایانش نامەڕێژی بۆ نەکراوە یەکسەر ئەو ڕۆژە داخلکا خۆی و بۆ شێوەیەکی جوان خەزنیکا بۆی هەبوو لە بینە هەیە هەبوو بە شێوەی سلاش دانراوە هەبوو بە شێوەی ئەمەیان دانراوە کێشێکیشمانەوە بوو هەبوو تایە کە دەیتینەوە دەیتەکانی نور واتە هیچی تیان نووسراوە ئەم شێ کێشەیەتر بوو لە کاتی نەقڵکردن نەقڵنەوەکریان بۆیە دەیتی پۆستی پێشەوەمان وەرەکرد بۆ نە پۆستێ پێشەوە کراوە بۆ نە دوێنێ پۆستێک کراوە دەیتەکەی تیان نووسراوە بەڵام ئەمڕۆ پۆستێک کراوە کە دەیتەکەی نەنووسراوە دەیتی ئەوەی دوێنێمان وەرەگرت یەکێ تریش لە شتەکان تایتڵەکان لە داتابەیسە کۆنەکە بە شێوەی تێکست خەزم کراوە تێکستێکی عادی ئەمە تایتڵەکەین بەڵام ئەوەی لە وەردپرێسە وەردپرێس جیاوازە ئەگەر ببینین شێوازی ئەمە شێوازی وەردپرێس دەیتەکەی بەم شێوەیە بێ کاتژمێریشە لەگەڵا بێ و لەگەڵەوە پۆستەکەی ئاوایە پۆست تایتڵی بەردەوام بێ سلاشی هەبێ بچینە سەرتر ئەمە بێ URL-ی بۆ دابنێ با بچینە تۆسێک ئەوانەی کە میگریتەوە ئەم بەم شێوەی ئەمەیە پۆستنی بێ بەردەوام بەم شێوەیە بێ بۆی URL-ەکەشێ بێ جیاواز وێگی لۆکێشانی کە دروست بوو باید کۆنڤێرتی بکرایە بۆ وشێوە لە بینی هەر وشەیەکە سلاشێک دابنێەوە هەنێک پیت هەبوو کە وەردپرێس داتابێسی وەردپرێس نەیەخوێندەوە ئەبایە ئەوانشتا ریموڤ کردایە ژمارەت لا بردایە شێوازی کەتیگۆری و ئەو شتانشە لێرە خەز نەکرێت لە وەردپرێسە و پۆست فیوچەری دەکا بەم شێوەیە خەز نەکرێت ئەمژێکی تر بۆ لە ناڕەحەتیەکان چووکە ئەو شێوازی وەردپرێس داخلێکە بە 4 هەنگاو ئەجا فیوچەرج ئیمێجیە بۆ پۆستێدانێ گوردی ئەمەیەکی بلو پرۆژانەی کە من ماوەیەک بوو مەژغوڵ بێەوە بە نزیکی چەند بەشێکە ئەمانە چەند بەشێکن ئەمە کاتیگۆریەکانە کاتیگۆری ژمارەکانیشان جیاواز بوون ژمارە 2 لە وەردپرێسەکە ژمارە 3 بوو ژمارە 1 بۆ 7 ژمارە 4 وایە پرۆژەی نوێ و ناوازەتر لەمە داوەڵەقای گەوراکەم سەرکەوت و سەرپرازمانکە و بەسیحەت باشی لەم دۆخە دەرچین و سپاس بۆ ئێوە ئەگەر ویستانم وێبسایتەکانە ئەمە دۆمینی ئەمەشیان ئاڕاشێن ئێوەت و لە ماوەیەکی تردا تقریباً لە هەفتەی داهاتووە ئەم دۆمینەیش ئەم سکریپتە میگریتە پێواتە بەگریان ئەخرێتە سەر ئەم دۆمینە ئاسانەکەم و وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه